هاندەران زۆری نەماوە بۆ دووبارەبوونەوەی ئەم دیمەنانە. ئەمە جۆش و خرۆشی هاندەرانە لە یاریگا جوانەکەی یانەی نەورۆز، ئەنفێڵدەکەی سلێمانی. یاریکردن و هاندان لەم یاریگایە جیاوازە، هەر بەڕاستی چێژێکی تایبەتی هەیە. نەورۆز هەر یانێکی سلێمانی نییە، یانەیەکە ناوەکەی، یاریگاکەی، هاندانەکەی، یاریزانان و یاریکردنیان هەموو شتێکیان کوردانە و کوردستانیانەیە. یانەی نەورۆز لە یەکگرتنی هەردوو یانەی کەمال سەلیم و ئەزمەڕ لە ساڵی 2008 دروست بوو. وەرزی 2019 بۆ 2020 بووە پاڵەوانی خولی نایابی کوردستان. ساڵێک دوایەوەش نایابی عێراقی بردەوە. لەو کاتەوە لە خولی ئەسێرەکانی عێراق بەبێ دابڕان یاریەکە. یاریگای نەورۆز لە ساڵی 2021 لەلایەن لاهوری شێخ جەنگی و بەردی بناغی بۆ دانرا، بنیادنرا کە ئەوسا و تاوەکو ئەم ساڵ سەرۆکی یانەکە بوو. هەر خۆشی بەڕاستی داینامە و پلانداڕێژەری ئەو هێز و ناسراوی یانەی نەورۆز بووە. ئەو خزمەتەی لاهوری شێخ جەنگی بۆ وەرزشی سلێمانی کردوێتی مێژوو لە بیری ناکە. یاریگاکە جێگەی نزیکەی 15,000 هاندەری تێدا دەبێتەوە، 12 ملیۆن دۆلاری تێچووە، بەڵام هێشتا بەشێک کارکردنی تێدا ماوە، بە تایبەتی شوێنی ڕاگررتنی ئۆتۆمبیل و کۆمەڵگە وەرشیەکەی لە ماستەرپلانی یاریگاکەدا هەبووە. بەرپرسانی یانەکەش داوا دەکەن بەرپرسانی شارەکە چواردەوری یاریگاکەیان بەکاملی بۆ تاڵ بکات. جا بابێمە سەر ئەسڵی باسەکە. بۆ ئەم ساڵ ئاهەنگیکردنەوەی خولی ئەستێرەکانی عێراق و یەکەم یاری پاڵەوانێتیەکە لە یاریگای نەورۆز بەڕێوە دەچێت، بەهۆی گەرم و گوڕی هاندەران و جۆش و خرۆشی ئەو یاریگایە کە لە کاتی یاریەکان دەهاژێت. یەکێتی تۆپی پێ عێراق یاریگای نەورۆزی هەڵبژاردووە. جا بەڕێزان لە ماوەی 24 کاتژمێردا 5,000 بلیتی یاریکردنەوەی خولی ئەم ساڵی ئەستێرەکانی عێراق فرۆشراوە کە پێم وابێ بۆ یاری دەستپێک ئێستا هیچ بلیتێکیش نەماوە. یانەی نەورۆز تاکەیانەی عێراق و کوردستانە کە دەتوانیت لە ڕێگەی ئەپلیکیشنێکی پێشکەوتووەوە بلیتی یاریەکان بکڕیت بەبێ مشکیلە بۆ خۆ دەچی لە جێگەی خۆ دادەنیشی. کۆمپانیایەکی گەورە و تایبەت ئاهەنگیکردنەوە بەڕێوە دەبات، چاوەڕێ دەکرێت کارێکی جیاواز و ناوازە بکرێت کە لە مێژووی خولی تۆپی پێی عێراق وێنەی نەبووە. لەسەر ئاستی ئامادەکاریەکانی یانەکە نەورۆز بۆ ئەم ساڵ 15 گرێبەستی زۆر باشیان لەگەڵ یاریزانانی پیشەگەر و عێراقی و کوردستانی ئیمزا کردووە. چەند یاریزانێکی پێشوو ژماونەتەوە، لەوانە ڕەوا یوسف، ئیبراهیم غازی لەگەڵ کاکە ڕازگۆ، محەممەد لاوەریش هەر کاپتنی یانەکەیە، ئێدمیلسۆن کاپتنی هەڵبژاردەی مۆزەمبیق و یاریزانی پێشووی قووەجەویە و عەلی کازم گۆڵچی پێشووی یانەی زاخۆ لە گرێبەستە نوێەکانی یانەی نەورۆزن. یانەی نەورۆز سەرڕای هەموو ئاستەنگ و کێشەکانی ساڵی ڕابردوو توانی سەرکەوتوانە لە خولی ئەستێرەکانی عێراق بمێنێتەوە. ئەم ساڵیش بە ئیدارە و ڕاهێنەر و کۆمەڵێک یاریزانی نوێوە چاویان لە ڕکابەرەکانی گەورەترین پاڵەوانێتی تۆپی پێیە لەسەر ئاستی عێراق. ئەم یانەیە و هاندەرەکانی هەر بەڕاستی جێگەی شانازین. ئەمە نەورۆزی کوردانە، جێی شانازی هەموو کوردستان، لەگەڵ هەولێر و دوهۆک و زاخۆ و گازی باکوور 5 نوێنەری کوردن لە عێراق. چەند ساڵێکیشە ئەو جۆش و خرۆشەی لە یاریگای نەورۆز و یانە کوردیەکاندا هەیە بۆ تەجێی سەرنجی هەموو ناوچەکە و لایەکی جیهانیش.